بە بەشداری 52 کۆمپانیای نێوخۆیی و کۆمپانیاکانی 15 وڵاتی عەرەبی و بیانی ڕاوێژکارێتی ئاسایشی نیشتیمانی بە هاوکاری ئۆپراسیۆنە تایبەتەکان یەکەمین پێشنگای تایبەت بە بەرەنگاربوونەوەی تیرۆر کردەوە. عەبدولوەهاب سەعدی سەرۆکی دەزگای دژە تیرۆری عێراق باس لە گرنگی ئەم پێشنگایە دەکات کە بۆ زیاتر سوودوەرگرتن دەبێ لە تەکنەلۆژیای هاوچەرخی سەربازی. ئەمە یەکەمین پیشانگەیە و هیوادارین لە داهاتوودا بە شێوەیەکی فراوانتر بکرێتەوە کۆمپانیای زیاتر بەشداری تێدا بکەن بۆ بینینی هەموو پێشکەوتنەکانی بواری تەکنەلۆژیای سەربازی و هەواڵگری کە پەیوەستە بە دژە تێرۆر. پەیوەندی نێوان هێزە تایبەتەکان و دژە تێرۆر و ئۆپراسیۆنە تایبەتەکان لەگەڵ برایانمان لە هێزی پێشمەرگە و دژە تێرۆری سلێمانی و هەولێر لە ئاستێکی زۆر باشدایە و هەماهەنگی زۆر هەیە لە نێوانماندا و بەردەوامین تا ئەو کاتی داعش لەناو دەبین. کۆمپانیایەکی کوردی کە لە سلێمانیەوە بەشدار بوو ژمارەیەک ئۆتۆمبیلی سەربازی نمایش کردووە سەرنجی ئامادەبوانی بۆ خۆی ڕاکێشا کە بەو کوالیتیە بەرزە ئۆتۆمبیلەکانی زریپۆش کردووە. بەشدارین لەم کۆمپانیا نێودەوڵەتیە لە شاری بەغدا بە دوو جۆر ئۆتۆمبیل بەشداریمان کردووە. سەرەتا ئۆتۆمبیلی سەربازی کە تایبەتە بە هێزەکانی ناوخۆ هەروەها ئۆتۆمبیلی درعی زریپۆشی مەدەنی کە تایبەتە بە کەسە VIPەکان. ئەم ئۆتۆمبیلانە لە هەریەمی کوردستان دروستەکرێ و لە شاری سلێمانی بە تایبەتی دروستەکرێ و داوەتنامەشمان پێشکەشکردن کە بێن سەردانی کارگەکەمان بکەن. زۆر بەلایەنەوە سیر بوو کە توانراوە لە هەریەمی کوردستان و لە شاری سلێمانی بەم کواڵێتیە بەرزە ئەم ئۆتۆمبیلە درعانە دروست بکرێت. جگە لە جۆرەکانی چەک و تەقەمەنی و کەرەستە سەربازیەکان ژمارەیەکی زۆر لە کۆمپانیاکانی چاودێری و IT بەشداری پێشەنگاکەیان کردبوو کە چەندین بەرنامەی تایبەتیان بۆ پرسی هەواڵگیری و ئەمنی و سەربازی بەکاردێت خراپبووە ڕوو. ئەم پێشەنگایە دوو ئاماژە لە خۆگرێ. یەکەمیان پیشاندانە بە هەموو لایەک ئەو چەک و کەرەستە سەربازیانەیە کە لە شەڕی دژ بە تیرۆریستان بەکارهێنراوە. ئاماژەی دووهەمیش هاندانی کۆمپانیاکانە بۆ نمایشکردنی کەرەستە سەربازی و تەکنەلۆژیەنیەکان و ئاڵۆگۆڕی زانیاریەکانە. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.